سەبارەت بە گرنگی پەیوەندیەکانی عراق و ئەمریکا بەڕێز دکتۆر سەیف سعدی لێکۆڵەری سیاسی و شارەزای زانستە سیاسیەکان لەگەڵمانە. سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان دکتۆر، بەخێر بێن. بوونی پەیوەندیەکی بەهێز لەگەڵ ئەمریکا تا چەندە بۆ سەقامگیری عراق گرنگە و کاریگەری لەسەری هەیە؟ بداية شكرا جزيلا على سلااو ڕێز بۆ میوانداری، سلااو ڕێز بۆ ئێوە و بینەرانتانی بەڕێز. بێگومانی تێدانیەکە پەیوەندەکانی نێوان عراق و ویلایەتە ئەمریکا پەیوەندیەکە کەوا بە گوێرەی ئەو ڕێکەوتنە استراتیژیە دەست نیشانی دەکا کە واژۆ کراوە لە ساڵی 2008 و لە ساڵی 2009 پەرلەمان دەگیرە داوە کە بە دەرچوونی هێزەکانی ئەمریکا ساڵی 2011 کۆتاییەت ئەم ڕێکەوتنەیە لانی زانستی و لانی پەروەردە لانی ئابووری تەنانەت لانی سەربازی و ئەمنیشی تێدا هەیە. کەواتە لەو چوارچێوەدا بە تایبەت سەدانەکەی وەزیری دەرەوەی عراق دکتۆر فواد حوسێن بۆ ئەمریکا و کۆبوونەوەی لەگەڵ مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا گفتوگۆکان لە ڕاستیدا لەسەر لایەنی ئەمنی بوومە دیاریکراوی دەکرایەوە لەسەر گەڕانەوەی سەروەری عراق بە تەواوەتی باس لەوە کرا کە چاوخشانەوەیەک بکرێت بە هۆشداریەکان لەبارەی عراقەوە. لەگەڵ ئەمەشدا پەیوەندەکانی سووریا و پەیوەندەکانی عراق لەگەڵ دراوسەکانی لامانکاندا چۆنیەتی پەرەپێدان ئەو پەیوەندە بە تایبەت لەگەڵ سووریا، هەروەها تایبەت بە پەیوەندەکان لەگەڵ هێزەکانی سووریا دیموکرات و بەندیخانەکانی ژێردەسەڵاتی هەسەدا لە حاسەکە لە ئەمانە هەمووی گفتوگۆی لەبارەوە کراوە. کەواتە ئەو پەیوەندیانە لە ڕێگەی ئەم دیتگە و چوارچێوەدا باسی لەو دەکرێت. پێمان وایە بەڕاستی ئەم دۆسیانە زۆر گرنگن، ڕنگدانەوەی دەبێت لەسەر هەردوو لایەنی عراق و ئەمریکی لە هەمان کاتدا ئەو مامەڵەکردن لەگەڵ لایەنی ئەمریکا. هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی بەڕاستی تاوکو ئێستا لە عراقن لە بنکەکانی ئەمریکا لە عراق تاوەکو ئێستا عراق بەڕوونی بە ئەمریکای وتو ئێمە پێویستمان بەمانەوەی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی هێزەکانی ئەمریکایە لە عراق بۆ ڕووبوونەوەی تیرۆر. يعني الجانب الرسمي لایەنی فەرمی حکوومەتی عراقی سەرۆک وەزیران محەممەد شیع سوودانی کە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە بە گوێرەی دەستوری عراقی ئەو بەڕاستی پێیوەستە بەو بابەتە ئەو دەیەوێت کە ئایا پێویستمان بە هێزان یاخود پێویستمان پێ نییە، بەڵام لەسەر ئاستی فەرمی و بە گوێرەی زانیاریەکانی و چاودێرەکانی ئێمە بەڕاستی پێمان وایە کە تاوکو ئێستا عراق پێویستی بە هاوپەیمانی نێودەوڵەتی ئێمە تاوکو ئێستا سێ ڕادارمان هەیە لەسەر ئاستی بەڕاستی ئاسمانی، یەکێکە لە عین ئەسەد، یەکە لە ناسەری، یەکە لە کەرکووکە. بەڕاستی ئەمە کۆنتڕۆلی ئاسمانی عراق ناکە. ئێمە پێویستمان بە فڕۆکەکانی ئەمریکا هەیە تاوکو ئێستاش بۆ مەڕاستی لە چەندین دۆڵی جیاوازدا جۆرێک لەو ناوچانێکە کە شانە نووسوەکانی داعشی تێدا هەیە پێویستمان بە فڕۆکەکانی ئەمریکا هەیە. بەڵێ پێویستمان پێ بە هێزەکانی هاوپەیمانی ئەگەر چی هێزەکانی ئێمە دژە تیرۆری عراقی هەیە پێویستیان بە مەشق و ڕاهێنانی بەردەوام هەیە. لە هەمان کاتدا ئێمە بەڕاستی پۆلێک لە فڕۆکەی F-16 هەیە، بەڵام لە هەمان کاتدا ئەمەش پێویستیان بە شارەزایی ئەمریکی هەیە بۆ ئەوەی کەوە دووبارە ئەمانە پێویستیان بە چاکردنەوە دەبێتن. بۆیە عراق لە کۆتاییدا بەڕاستی پێویستی بە هاوپەیمانی نێودەوڵەتی بەڕاستی ئەگەر چی ناڕەزایەتیش هەیە هەندێک لەلایەنە سیاسەکانی تواتوی هەمانجی ناڕازین لەسەر مانەوەی هێزەکانی هاوپەیمانی کە دوو باڵن، باڵێکیان سیاسیە باڵێکیان چەکداریان، ئەوان دژایەتی مانەوەی هێزەکانی ئەمریکا دەکەن. ئەمەش بەڕاستی پەیوەندی بە عەقیدەی سیاسی ئەو لایەنانەوە هەیە، چونکە ئەمانە لە بنەڕەتدا بوونی هێزەکانی ئەمریکا ڕەت دەکەنەوە. بەڵام حکوومەت لەسەر ئاستی فەرمی بەڕاستی تاکو ئێستا کە پێی وایە کە پێویستە ئەمانە بمێنەوە هێزەکانیان بەتایبەت ئەو داوانەی کە لە سووریا ڕوویاندا و خاندنی ڕژێمی بەشار ئەسەد. ئێستا حکوومەتی عراق بۆچوونی خۆی گۆڕیوە سەبارەت بە هێزەکانی ئەمریکا و پێویستەکانیان بە هێزەکانی ئەمریکا. باش دکتۆر، گەڕی سێمی دانوسانەکانی ئێران و ئەمریکا کۆتایی هات ئەمڕۆ. یعنی ڕێک نەکەوتن یا ڕێککەوتنی ئەمریکا و ئێران تا چەند کاریگەری لەسەر هەڵوێستی ئەمریکا بێت لەسەر عێراق، هەڵوێستی ئەمریکا بەرامبەر بە عێراق ئەگۆڕێ یاخود ناگۆڕێیان هەر وەکو خۆی ئەمێنێتەوە؟ ئەگەر هاتوو ڕێککەوتن ڕوویدا کاریگەری لەسەر عێراق، ئەگەر هاتوو ڕێککەوتنیش نەکرا بە هەمان شێوە کاریگەری دەبێت لەسەر لایەنی عێراقی بۆ چەند هۆکارێک. یەکەمیان بەڕاستی ئەو گەڕەی سێمی دانوستان کۆتایی هاتنەوە کاژمێری خەیان هە لە کاژمێردەی بەیانیەوە بەردەوام بوو تاوکو چەند کاژمێرێک پێشتە کۆتایی هات. بەڕاستی لێدوانەکانی ئێران بەرپرسانی ئێران وەزیری دەرەوە لە ڕێگەی
میدیای فەرمیەوە بەڕاستی ئەوان باستەوە دەکەن کە دانوستانەکان ئەرێنی بوون باستەوە دەکەن کە مامەڵەیەکی ئەرێنیان کردووە لەگەڵ دانوستانەکاندا بەتایبەت کە دانوستانەکان لەگەڕی سێم لەسەر ئاستی تەکنیکیش بۆ لە هەمان کاتدا بەتایبەت کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا مایکل ئەنتۆنیۆی دەستنیشان کردووە کە سەرۆکی بەشی سیاسی لە وەزارەت دەرەوەی ئەمریکا کەوا خاوەن کارامەیی و توانایەکی زۆرە بۆ ئیدارەدانی ئەم دۆسێ لە هەمان کاتدا بوونی نێردەی سەرۆکی ئەمریکا ستیڤ ویتکۆف لەگەڵ عەباس عراقچی لەلایەنی ئێرانیەوە ئەم دانوستانانەی نێوان هەردوو لا بێگومان کاریگەری دەبێت لەسەر دانی عراقی بۆ پێی ئەگەر هاتوو ئەگەر ڕێکەوتن ڕووی نەدا هەندێک لە گروپە چەکدارەکان کە پەیوەستن بە ئێرانەوە ئەوانە کاردانەوە و پەرچەکرداریان دەبێت ڕەنگە بەرژەوەندەکانی ئەمریکا بخەنە مەترسیەوە لە هەمان کاتدا کەواتە ویلایەتە یەکگرتووەکانی کە ئەمریکاش لە هەمان کاتدا وەڵامی دەبێت ئەمەش کاریگەری لەسەر سەروەری خاچی عراق دەبێت کاریگەری لەسەر پرۆسەی سیاسی و تەواوی ناوچەکەش دەبێت کەواتە ئێمە بەڕاستی ئێستا چاودێری ئەنجامی ئەو دانوستانە دەکەین ئایا کاریگەرەکانی چی دەبن لەسەر عراقدا پێشتن کاتژمێرێک بینیمان کەواتە تەقینەوەیەک لە یەکێک لە بەندەرەکانی ئێران ڕوویدا لە شاری بەندەر عەباس لە باشووری ئێران ڕۆیدا چەند کەسێک گیانە لە بەسەداری دیکەش بریندار بوون ئەمانە بەڕاستی هەمووی ڕووداوێکن کە دەبێت بزانین ئایا چی ڕوویدا ئایا ئەم دەستێکی لە پێش ئەم ڕووداوانە ئەمە هاوکاتە لەگەڵ دانوستانەکانی نێوان ئەمریکا و ئێران لە مەسقەتەوە ئەمە بەڵگەی لەسەر ئەوەی ئەمە پێدراوی دیکە هەیە ئێمە نامانەوێت پێش ڕووداوەکان بکەنی بەڵام بەڵگەی لەسەر ئەوەی کەوە ئەم بابەتە ڕووداوێکە کراوە لە خۆیەوە ئەنجام نەدراوە تەقینەوەکە هاوشێوەی بەندەری بەیروت بوو هەمان کات زۆر باشە بابەتێکی تر هەیە کە لە بینی عێراق و ئێران و ئەمریکایە کە زۆر گرنگە بۆ عێراق ئەوش بابەتی وزەیە بابەتی غازە کە سەرچاوەیە بۆ کارەبا لە عێراق بۆ زۆر شتی دیکە ئەمە ئەمریکا چۆن ناتوانێت هاوکاری عێراق بکات چونکە ئیتر ناتوانێت غاز لە ئێرانەوە هاوردە بکە غاز لە عێراق لە ئێرانەوە بێنێتە عێراق چۆن ئەتوانێت هاوکاری عێراق بکات ئەمریکا نعم احسنت على هذا بەڵێ زۆر سپاس بۆ پرسیارە ئێمە قسە لەسەر کارنامەی حکوومەتی عراقی دەکەین کە سەرۆکوەزیران پێشکەشی کردووە دەنجی شێسە دراوە لە پەرلەمانی عراقەوە بە جۆرەی دەستور کە لە دەستورەوە هەڵقوڵاوە کە بریتە لە چۆنیەتی بەڕاستی مامەڵەکردن لەگەڵ نەوت و سوتەمەنی بەگشتی و هەروەها ئەو غازەی کە دەسووتێت غازی هاوڵی پێدەگوترێت بە جۆرەی لێ توێژینەوەکان و لێکۆڵێنەوەکان ئەگەر هاتوو ئەمە بەهێنانە تەواو بێت بەڕاستی پێداویستی عراق 3 میلیۆن هاوڵاتی عراقی پێداویستەکانە پڕ دەکاتەوە بەڕاستی ڕەنگە ئەمریکا ژمارەیەک ڕێوشێنی دیکە لەسەر عێراقا هەڵگرێک ئەگەر هاتوو و بەرهێنان لەسەر غاز بکرێت کە پێویستی بە وزەی ناوخۆ پڕکاتەوە لە ڕێگەی غازی هاوڵەوە بینیمان کەوە پێدانی کاتژمێرەکانی کارەبا زیادیان کردووە بەتایبەت لە بەغداوە لە هەمان کاتدا واشنگتن بەتایبەت کەوە دوای سەدانەکەی سەروەزیری دەرەوە بۆ ئەمریکا ئەم بابەتیان تاوتوێ کردووە بابەتی وزە ئایا چۆن وەبەرهێنان لە وزەی غازی هاوڵ بکرێت لە عێراقدا لە هەمان کاتدا ئەو پێکبەستنەوەی لە نێوان عێراق و وڵاتانی کەنداو هەیە ئەو 10000 مێگاواتەی لەگەڵ ئۆردن و لەگەڵ سعودی هەیە ئەمە چۆن زیاد بکرێت بۆ تۆڕی کارەبای نیشتیمانی عێراقی لە هەمان کاتدا ئەو 10000 مێگاواتەی لەگەڵ کوێتێک کەواتە بەڕاستی عێراق زیاتر لە دەواازەیەکێ بۆ سوورگرتن لە وزە دەتوانێت وەبەرهێنان بکات بەڵام لە هەمان کاتدا بەڕاستی ئەمریکا ڕژدە لەسەر ئەوەی کە چیتر عێراق پشت بە وزەی ئێرانی دەبەستێت بەڕێز دکتۆر سەیف سعدی لێکۆڵەری سیاسی و شارەزای زانستە سیاسیەکان لە بەغداوە لەگەڵ ماوەی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێت.